بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. آمين. بنراني برز خوشويست مسلماناني عزيز، سلام ورحمتي خواهی پروردگار برجه بسر همولايك مانده، خواهی پروردگار عاقبت خير مان بکا، سر برز و سر فرازي دنیا و قیامت مان بکا، خواهی پروردگار بگوری و عظمتی خوی دهاتو مان لرابردو مان باشتر بکا، بمسلماني بمان جيني، بمسلماني بمان مريني، بمسلماني زندي مان بكاتو إن شاء الله تعالى. خوش حالم كلا برنامجتان برنامج بختوري بخدمتان دقموا خوازيارم خواي پروردگار بقوري وعظمتي خوي بختوري دنيا وقيامت مان بكاتن، وخواي پروردگار عاقبت خير مان بكاتن، وأو درسانا خواي پروردگار بخات ترازوي تاككان مان وترازوي تاككان ماني بي قرز بكا إن شاء الله تعالى. خوش شويستان بين سرخالي چیدەکەی کە ئینسان پێی وە بەختەوەر دەبێ لە دنیا. ئەو خاڵانەی کە باسم کردن لە ڕابردوو دائیمەن پێم خۆشە بگەڕێمەوە سەریان. ئەوە کە ئینسان بینایەکی دەکاتن، بنەوەکەی محکەم دەکات جوان، بناغەیەکی جوانی لێ دەدا، کۆنکرێتی چاچی تێدەکات، شیشێکی چاچی لێ دەدا، جا ئەوجا کێشەی نابێت چەند قاتانی لەسەر دروست کات. عزیزەکەی با بیباتە ناو هەوران، بناغەکەی محکەمە. ئەو خاڵانەی کە ڕابردن هەر لە ناسینی خوا و پێغەمبەری خوا و خۆشەویستی خوا و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، و ئەو جا گوێڕایەڵی خوا و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بێتە قاعیدەیەکی محکەم بۆ خاڵەکانی دیکە کە ئینسان بەختەوەریەکە لەگەڵ ئەوانیشدا بەختەوەریەکەت زیاتر کاتن لە ڕۆژی دواییدا. بەڵام ئەگەر ئەو قاعیدە نەبوو، ئەو خاڵانە نەبوون کە باسم کردنۆکو بناغەیەک بەختەوەری ڕاستەقینە، بەختەوەری هەمیشەیی، بەختەوەریەکانی دیکە مزەیەف دەبن، وەکو لە دەرسی ڕابردوو باسم کرد. چونکە ئەو کاتەی دێنە سەر ئەو شتە جوزئیانەی دیکەی کە بەختەوەریەکی نەوعەن ما بە ئینسان دەبەخشن. بەڵام ئەگەر ئیمانی دەگەڵدا بێ، ئەو بەختەوەریش بەختەوەریەکی ڕاستەقینە دەبێتن، و هەم بۆ دنیا دەبێ هەم بۆ دوا ڕۆژیش دەبێتن. بەڵام ئەگەر ئیمانی دەگەڵدا نەبوو، بەختەوەریەکی مزەیەف دەبێت، چۆن ئینسان لە خەوێکدایە، لە کاتی خەودا خەونێکی خۆش دەبینیکەوە خەبەر دێ تەماشە دەکا خەونە، سار دەبێتەوە لەسەر خۆی. ژیانی ئینسان هەمووی وەکو خەون وایە، ژیانی ئینسان وەکو خەون وایە. لبروج پیغمبری خوا علیه الصلاة والسلام تشبیهی زیندو بوونەوە و مردنی بە خەوی ئینسانەوە کردووە. دەفەرمی والله لتموتن كما تنامون، والله چۆن دەخەون ئاواش دەمرن، ولتبعثن كما تستيقظون، و چۆنیش بەیانیان هەڵدەستنەوە ئاواش زیندوو دەبنەوە ڕۆژێک دادێ لە قەبرەکان دێنە دەرەوە. لەبەر هەندێش کافر و بێباوەڕان کە کردەوەی باشیان نییە، بە پرسیارێکی سەر سوڕمانەوە پرسیار دەکەن، قالوا من بعثنا من مرقدنا هذا. مرقد ئالە کوردەواری خۆمان ئەڵێ مەرقەدێ فڵان کەسی. ئەزانن مەرقەد یعنی چییە؟ مەرقەد ئەو شوێنەی کە ئینسان تێیدا پاڵ دەکەویت، مەکان و ڕوقود، شوێنی دێ پاڵکەوتن و حەسانەوە. چێ لەو شوێنێک کە تێما پاڵماندا بووە تێدا ڕاکشابووین زیندیکردن، ئەو جا بەفکریان دێتەوە. قالوا هذا ما وعد الرحمن وصدق المرسلون. ئەو وعد و بەڵێنەیە کە خوای گەورە پێیدا بووین، ئەو جا چی؟ وصدق المرسلون، و پێغەمبەرانیش نێردراوانیش ڕاستیان گۆ کە پێیان گوتین ئەگە مردن زیندوو دەبنەوە. جا ئەو هۆکارانەی کە ئینسان بەختەوەر دەکا، ئینسانی عاقڵ ئەو ئینسانەیە کە بە دوای بەختەوەری هەردوو دنیادا بگەڕێت. لەبەر هەندێش تەماشەی و ئاەتەی خوای پەروەردگار کردن. خوای پەروەردگار تەبارەک و تەعالە ئاەتێکی زۆر محکەم و زۆر عەجایبی فێر کردوین کە وەکو دوعاش بەکاری بێنین.
ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. علماء دفرمون أو حسني دنيا لقل حسني دواروش حمو فضائل ساككاني كوكردو توا. يعني زاري واي إنسان بيوسناك عند التفصيل بديه هند بيرازين يا أخوة آوان بوبكا آوان بوبكا آوان بوبكا كو إنسان سيري دقريتن لشتيشونيا جوان هناسي خوي قطع دكا جوان تركيزي دكا زاو زاري بليلية داداتن لناون دي نشاني دادا تركيزي خود لقل أو حسني أوبكا همو ساكا كاني دنيا بيني برساي خود زاو زابل ربنا آتنا في الدنيا حسنة ما بست بيهمو أوشتانيا وفي الآخرة حسنة لدوار روجيش دا أخوات ساكا مان بقسم ساكا كاني دوار روجيش هر لا فردوسي أعلا وكا بيغمبر دا فرمي عليه الصلاة والسلام اگر داوي بهشتان كد داوي فردوس بكن همو بلو بايكاني دي كده قريتوا وتاك الذكريتش لحج عمري تاك الذكري كوارد به سنة به إنسان لدوري طواف دا بيكا أو ذكري لما بيني ركن يماني لقل حجر الأسود ألوني وانديدا سنة إنسان ليرانا دا بس أو دعاء ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. حسني دنيا أجر إنسان وكو قلت موقع محكمي دار اشتبه لقل يديته ويندريش يا كم حسنيك قلت دستي بيب كنتيا آفرتي صالحة يا كم هو كار بو بختور بوني إنسان كان جنيتي صالحة بياويتي صالحة بو جنيتي صالحة هردوش شكو يواهي بس بدواي حزو أرزو كاني خوي دادا غركاك وي مقابلي شد بشرة جن نقصنية لبروي جن نقصتاني نية خواهي قربا نقصتاني خلقي نكردوا بلي ولا أو نقصتانا لبروي جن جنش إنسانة ريز لي جيراوة خاون حرمته همان أركو ما فيه نوكو إنسان للروي إنسانيتيو للروي أركو للروي واجبات دا لقل بياوي وكو يكن بلكو خواي پروردگار لبر ناسيشي آفرت خلقتي آفرت لقل خلقتي إنسان فرقي هي خلقتي إنسان لقل خلقتي بياو آفرت وجن فرقي عن هي حتى لميشك دا ميشي بياو قرصرة لميشي آفرت أو أعزاني ديكي لتشيشو لدريجي ولأواني لهم فرقيا هي لا أو دمارانيك لجسمي داهن لخدي جسمي آفرت وجسمي بياو تماشدكي خواهي قويرا بزيواز خلقي كردون أو نرمو نولا أو كردواري خومان دالي تندو طولا قلبي إنساني بياو همو دمار وهمو وكبلي خشونة ودمار والرق تندي وهيز أواني بيويا آفرت بنو أجليك أخوة خلقي كردوا بلا أو زور خلقة نقصتانين يبلكو كمالة بو آفرت بوتك آفرت دائما داوا كراوا يا كم نعمتي دنياي باش إيمانو أنا كباسم كرد بو بياو آفرته بو آفرتيش بياو بلام بشرتيشي صالح بيت وبياوك صالح بيت لبر هنديش وكو قاعديشي زيرين بيغمبرمان عليه الصلاة والسلام بو بختوري إيما كداوالا جنزكان دكا يا معشر الشباب أي كومالي جنزان من استطاع منكم الباءة فليتزوج أويك تواناي دارائيها بمالها بباجن بينيتن بونا فرمي يا معشر البنات بوانا فرمي شكو آفرتان داوا كراون آفرت شتيشي گران بهايا پیاو بدواي دادا گرو دسيق ماري يكي داداتو خزمتي دكاتو دستي دايكو باوتي ماز دكاتو دستي براكاني ماز دكاتو ما محمد بو او دكاتا بي رازي بيتن بيت سوانا نية
ئەوجا تەماشا دەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام شەرتێکی بۆ ئافرەت داناوە بۆ هێنانی، بەڵام دوو شەرتی بۆ پیاو داناون بۆ قبولکردنی، بۆی بەختەوەر بێ و عائیلەیە. شەرتێکی داناوە بۆ ئافرەت بۆ قبولکردنی ئافرەتەکەی کە داوای دەکەی، دوو شەرتی داناون بۆ پیاوکە و پیاوەکە دێتن هاوسەرگیری لەگەڵ بکە ئافرەتەکە بۆی قبولی کاتن. ئەها چەندی مراعاتی ئافرەت کردووە. ئافرەت بەس دینەکەی داناوە. فەرمێ ئافرەت بۆ چوار شتان داوا دەکرێت: بۆ جوانی، بۆ حەسەب و نەسەب، عەشرەتایەتی کچە ئاغا و کچە مەسوول و کچە فڵان و فیسار، بۆ دەوڵەمەندی دەوڵەمەندە، و بۆ دینداری و موسڵمانیەتی. فەظفەڕ بذاتی الدینی تەریبەت یەداکە. دەفەرمێ ئەوەی دیندارەکە هەڵبژێرە، چونکە دین عادەتێکی زۆر عەجایبی هەیە. چۆن تەزووی کارەبا لە هەر شتێکدا بێ ڕەونەقی دەداتێ و جوانی دەکا و ژیانێکی پێدا دەبەخشێتن، لە گڵۆبدا بێ ها ڕووناچی کردوتەوە، لە سەلاجەدا بێتن شتەکانی محکەم دەکات و جوان دەکات و لێ ناگەڕێ بۆ گەنی بێتن، لە موبەڕیدەدا بێتن فێنکت دەکاتەوە، لە سۆبەدا بێ گەرمت دەکاتەوە، هەمووش یەک تەزووە. ئەو دینە لە ئافرەتدا بێت جوانی دەکا، دەوڵەمەندی دەکا، حەسەب و نەسەبی پێدەبەخشێ، هەموو سیفەتەکانی پێدەداتن. لە لای تۆ دەبێتە مەلیکەیەک، بۆ چکە دین ڕۆژ بە ڕۆژ ئەخلاق و ڕەوشتی ئینسان جوانتر دەکات و ئینسانی والێ دەکاتن کە بەرز بێتەوە لە مەقامێک بۆ مەقامێکی دیکە. بەڵام بۆ پیاوان، بۆ بەختەوەری ئافرەتان ئەگەر بیان وێ بەختەوەر بن، دەبێت دوو شەرت ئەو پیاوەی کە داخوازیان دەکات نەڵێ کوڕی چ مەسوولێکیە. مەسوول فلسێکی ناینێتن، هەر ئەوەندەیە کە بە ویساڵی تۆ گەیشت 1000 شەقت تێ هەڵدەداتن، بە ئینسانت لە قەڵەم ناداتن، خیانەی زەوجیت لەگەڵ دەکاتن، بە سەرخۆشی دێتەوە ماڵێ. چ لێ بکەی بابی مەسوولیان؟ مەسوولیان بەخۆی مەسوولیان مەسوول نییە. پارە سۆرەت و سامانت بە کەلەکچی دێ خوشی بەڕێزم. چەند ئافرەت ڕۆژانە تەلاق دەدرێن بەس لە بەرەوەی بە دوای ئەو خاڵانە کەوتوون. بەختەوەر نییە. ئەها لە بەرەوەی ئینسان کاتێک کە بە هەدەفەکەی خۆی گەی جا فکر لە شتێکە دەکاتەوە. جا چ ژن بێت چ پیاو بێتن. لەبەرەوەی پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام ئیذا جاءکم من تەرضەون، ئیذا جاءکم، ئەوەی کە دێ بۆ لاتان. چێ ئەوەی کە دێ بۆ لاتان؟ پیاوە، گەنجە، کوڕە، داواتان دەکا تەرضەون دینەه وەخولوقەه فەزەویجوه. بۆ ئافرەتان بەس دینی داناوە، بەڵام بۆ پیاوان چی داناوە؟ ئەخلاق و ڕەوشتی جوان لەگەڵ دین. ئەخلاق و ڕەوشتی جوانش هەموو شتێکی دەگرێتەوە. ئەخلاق و ڕەوشت بۆ خاڵێکی وردی تێدا لێرانە پێم خۆش هەڵوەستەی لێسەر بکەم. دینەکە مابەینی خۆ و خوایە، بەس خولوقەکە چییە؟ معاملە و هەڵسوکەوتە لەگەڵ غەیری خوا. ئەو ئافرەتە دەبێ بزانێ ئەو پیاوە چۆن معاملە و هەڵسوکەوتی لەگەڵ دەکاتن، ئەخلاقەکەی چۆنە. بپرسە کچم، بزانە ڕێز لە دایکی خۆی دەگرێ؟ قەسەم بەخوا ڕێز لە دایکی خۆی نەگرێت تۆ بەرشەقان دەداتن. بزانە ڕێز لە خوشکەکانی دەگرێت، بەخوا لەگەڵ خوشکەکانی خراپ بێ لەگەڵت و تەریقی ئەولای خراپتر دەبێتن. بزانە حورمەتی پور و خاڵۆژن و مامۆژنەکانی دەگرێ؟ ئەگەر حورمەتی وان نەگرێ ئەتۆ چی حورمەتی تۆ بگرێتن؟ خولوق زۆر مهمە، ئەخلاق زۆر مهمە. ئەخلاق معاملە و هەڵسوکەوتی ڕۆژانەی ئینسانە لەگەڵ دەوروبەری خۆیدا. جا لەبەرەوەی لێتان وەسیەت بێ، هەمووتان کچتان هەن، کوڕتان هەن، ئەو کەسێک کە دێ خزمایەتیتان لەگەڵ بکات بپرسن، بزانن داخوا لەگەڵ ڕەفیق و دۆست و دەوروبەر و لەگەڵ ماڵەوەی چۆنە، هەڵسوکەوتی کووە، برادەرەکانی چیەن. ئەلێرانە سەعادەتی ڕاستەقینە لە دوای ئەو خاڵانە دەست پێ دەکاتن. هەڵبژاردنی ئافرەتێکی ساڵح، هەڵبژاردنی پیاوێکی ساڵح. قەناعەت بکەن ئەو ماڵانەی کە لەسەر ئەو ئەساسە پێک هێنراون، ئەو عائیلەی کە لەسەر ئەو ئەساسە پێک هێنراوە،
بەختەوەرترین عائیلە. بۆ چونکە ناشکریان لێ نابیسی، سڕی یەکدیکە دەپارێزن، پرتەپرت و بۆڵە بۆڵ لەو ماڵەی دانیە. ماڵێک دەبێ وەکو ماڵی ئەبوو ئەیوبی ئەنساری. بۆ دەڵێم ماڵی ئەبوو ئەیوبی ئەنساری؟ میوانێکیان دێشەوێکی کە میوانەکەیان دێتن، دەچێ لە ژنەکەی دەپرسی، دەڵێ چمان هەیە؟ دەڵێ وەڵاهی شتێکمان هەیە بۆ منداڵەکانمان حازر کردو، بەڵام قسێ مەکە، میوانەکەی بێنەوە بە میوانداریەکەی بکەین. پرتەپرت و بۆڵە بۆڵ ناکا لەسەر پیاوی خۆی. لۆ تو نزانی چمان هەیە، چ تینایتەوە؟ زۆرت هینایە، ئیشت زۆر کردێ، دەڵێ من چن هەیە؟ هەندێکشنی کە لەخوا وەچی بۆ خوا سوڵحاو نەبێ، ئەوە دائیمەن مەترەقە مەرفوعەیە لەسەر سەری پیاوەکەی. پیاوی فەقیر شەو ڕۆژ ڕانەوەستیتن هەر پرتەپرت و بۆڵە بۆڵیتی. برادەرێک بۆی گێڕامەوە، ناوان نادەم بە ئەوانەیە و کەسێک کە گوێی لێم بیتن بزانێ دەگەچیت. وتی لە شارێکی میوانێک دەهات بۆ هەولێرێ، توێمیش زۆر خزمەتم دەکرد لە ماڵەوە، زۆر خزمەتم دەکرد لە ماڵەوە. دەمگۆ ئەو پیاوەی دەیگۆ وەڵڵاهی خوازیارم بێ شارەکەی ئێمەمیش خزمەتی تو بکەم. وتی چەند جار داهاتە من میوانداریەک زۆر پیاوانم دەکرد. گوتیمیش قەدەری خوای گەورە جارێک ڕوومدە و ماڵی کەوت، دەو شارەی کەوت. تی تەلەفۆنم بۆ کردوتم فڵان کەس، گوتمەوە من لێرانەمە جومعەش بوو، نیوەڕۆکەی دێمە ماڵی وتوی بەسەر ئەو چاوانە، ئەو خۆشترین ڕۆژی منە لە ژیانمدا. تی وەڵات چووم هەرچی بە عەقڵم داهات لەو شارەی کڕین، بۆی کە خزمەتی ئەو پیاوەی بکەم کە هەندە جارە خزمەتی منی کردووە. خانە خوێی من بوو لە هەولێرێ، گۆشت و مریشک و هەرچی کە ئەوە بوو بردمەوە. توێمەش گوتم ژنەکە ئەوە پیاوە خۆشەویستترین کەسی منە، چاو شۆڕم نەکەی کچێ ئەوە هەمووشت بابە ئەوەی بڕواتەوە خزمەتی. گوتی خەمت نەبێ پیاوەکە. دووەڵات چوینە خوتبەی چوین، نوێژمان کرد و خوتبەمان کرد و بە دڵخۆشی هەتا چوومە هەردەم گۆ یاخوا بەخێر بێ، یاخوا بەخێر بێ سەرسەر و سەرچاوان. دووەڵات چوین دانیشتین و دەی ژنەکە سفرەی بینە، وەڵا گوتی سفرەمان ڕایە خست و شیوێتێکە. تی شیوێت؟ تی هەندە کێلکەی کوڵام بوون، هیچی دیکەی حازر نەکردبوو. تی وەکو کوردەواری خۆمان دەڵێ ڕوحقەیمە و ڕوحاناتستە دەرێ، بە عەردیا ناتمە خوارێ، نامە قەترە ئاوە. بەس گوتی خۆم تێک نەدا، گوتی هێلکەکەم دانان و نانم دانا و گوتمە میوانی فەرموو. تی وەڵا نانمان خوارد، تۆم دەزانی گۆشتی خۆ دەخۆمە من. ئەو پیاوە هەندە خزمەتی من کردو، هەندە پیاوەکی بەڕێز و بە حورمەت بوو دەگەڵە من. ئەمیش ئەمن هەموو جارێ بەوم دەگۆ خۆزیابەی بۆی خزمەتت کەم، ئەوەش خزمەتەکەی من. توڵا کە نانمان خوارد و تەواو بووین، نەمهێش سفرەی هەڵگریتەوە. تم کاکە گوتی بەڵێ. تی بەو خوای ئەمیش پیاوە مەچی تو. گوتی چووم هەرچی کڕی بوو مینام لەسەر سفرەم دانا. ئەوە گۆشت، ئەوە گۆشتی مریشکی، ئەوە تەماتە، ئەوە پەتاتە، هەرچی کڕی من گوتی کەڵەکەم کردەوە. بەس گوتی چ بکەم ژنم ژنێ، گوتی بانجی ژنێ بکرد، دوسێ منداڵیشم هەبوون. یەک و دوو هەر سێ تەلاقم لە ژنەکەی گوتی فڕادان سێ بەسێم تەلاقدا لێوێن دەرێ. کوڕە پیاوەکەی گوتی نەکەی دیگە قادری خوا، گوتی قەسەم بەخوا لەو ماڵەیدا نامینێت. جا ئەوە لە ئەسڵدا هەڵبژاردنەکەی سەقەت بووە، لە ئەسڵدا هەڵبژاردنی ئەو ژنەی سەقەت بووە. کاکە ئەتۆ ژنێک کە لە بیدایەتی بزانی کە ئەوە تەبیعەتێتی، ئەوە ئەخلاق، ئەوە خوڕە و شتێتی، انتظار مەکە سێ سا منداڵت لێ پەیدا بن، بەڕێی کە ئێکەدی بینە. ئەگەر ژنیش زانی ئەو پیاوێکی وەچ کابرای گوتی پەرژینی قایم بێ لە مەجلیس و لە بیسەران لۆتی و سەرسەری و شەلاتی و مەشروب خۆر و پیاوێکی داوێن پیس بوو، زووی لێ جیابیەوە باشترە. چاوەڕێمە بە دووسێ منداڵت لێ پەیدا بن، جا و جا دەستت بکەوێتە بن سەری پیاوەکەی. ئینسان یەکەم خاڵ کە دەست پێ دەکا بۆ هەڵبژاردنی هاوسەری ژیانی، دەبێ بزانی کوی هەڵدەبژێریت.
لەبەرەوەی بەڕاستی خۆشەویستی و بەختەوەری ڕاستەقینە لەوێن دەرێ دەست پێ دەکات، لەوێن دەرێ دەست پێ دەکات. لەبەرەوەش خوای پەروەردگار تەبارەک و تەعالە ماڵی کو وەسف کردووە؟ لتسكنوا إليها. لتسكنوا إليها يعني چییە؟ یعنی ئەگەر خەم و خەفەتێکتان بوو، ئەگەر ناڕحەتیەک تووشتان هات، ئەگەر سەرماتان بوو، ئەگەر گەرماتان بوو، ئەگەر تووشی مشکلەیەکی بوون، ئەگەر ترس و بی هەرچی بوو ئەوێن دەرێمە ئەوایە بۆنگۆ. لەبەرەوەش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕوحوگیانمان بە قوربانی بێ کاتێکە لە ئەشکەوت وەحی بۆ هات یەکەم جاری بوو شتیوالەی نەبینیوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، چاوەڕێی شتیوالەی نەکردووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، دێتەوە یەکەم جار دەسێتە چێن دەرێ، ئەچێتەکەن برادەرەکانی، ئەچێتەکەن ڕەفیقەکانی، ئەچێتەکەن مامەکانی، ئەچێتەکەن باپیرەی، نا ئەچێتەکەن دایکمان خەدیجە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێت، دەڵێ دامپۆشە دامپۆشە، چ بووە؟ بۆی دەجێڕیتەوە، ناڵێ دەحافێتت بیت هەندە شەوە ئەمە لێرە بەجێ دەڵێ بە تاقیتێنێ لەو ئەشکەوتەی ئەمزانی خەراتریشت بەسەر دێتن. کەلا نابەخواوە هیچ نییەوەی کە تو لێی دەترسی، قەت خوای گەورە تو تووشی زەرەر ناکە. بۆ سیفەتە جوانەکانی پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وسەلام باز دەکە، پیاوێکی ئاوای 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 ئاوای، ئەوە ژنە، ئەوە شاژنە. ژنەکانمان کە هەڵدەبژێرین دەبێت لەسەر ئەو ئەساسە بێ. ئەو هەویرە ئاوی دەوێنە حەڵقەی دیکە ئینشاءڵڵا لەسەری بەردەوام دەبین. والسلام عليكم ورحمة الله وبركاته.